بابەتە بکرایەوە پشووی هاوین بڕایەوە جانۆرەی قوتابخانەیە کە بۆ زانین هێنانەیە بە یەکتر شاد دەبینەوە ڕێگەی خوێندن ئەگرینەوە. دووبارە سڵاتان لەبێ عەزیزەکانی هاوڕێم بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەر هەمووتان. زۆر زۆر دڵخۆشم کە لەگەڵ ئەم کۆمەڵە مناڵە هاوڕێم دووبارە بە دیدارتان شاد بووینەوە. ئەمڕۆ پێم خۆش بوو باز لە بابەتێکی زۆر گرنگکەم لە بەرنامەی گەشت و زانیاری ئێمە کە ئەویش بابەتەکەمان ئەوەیە کە دووبارە گەڕاینەوە بۆ خوێندن و پێم خۆشە لە مناڵەکان چۆن پرسیارێکەم و بزانم کە چەندێک گرنگی ئەیان بە خوێندنی ئەم ساڵمان و بەداخەوە کە ساڵی ڕابردوومان بۆی ڤایرۆسی کۆرۆناوە مناڵەکان نەیانتوانی بە شێوەیەکی باش کە خوێندنەکەیان بەڕێ بکەم. بە ئومێدم کە ئەم ساڵ دووبارە خوێندکارەکان و مامۆستایان هاوکاری یەکتری بن و بە سەرکەوتووی خوێندنی ئەم ساڵیان بەڕێکن. با دەست پێ بکەین با پرسیارکردن لە مناڵەکانی هاوڕێم. چۆنن؟ باشی. هەر باش بن. دڵخۆشن گەڕانەوە بۆ لام؟ بەڵێ. منیش زۆر دڵخۆشم. باشە پێم بڵێن ئەو هۆنراوەی کە بۆم وتن چەند کەس لە ئێوە لەبەرێتی؟ من. لەبەرتانە ئەتوانم پێکەوە بیڵێنەوە بۆ مناڵەکان؟ دەیبا بیڵێنەوە. دەرگای مەکتەب کرایەوە شووی هاوین بڕایەوە جانۆرەی قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە بە یەکتر شاد دەبینەوە ڕێگەی خوێندن ئەگرینەوە. یەک تەفلیقایم زۆر باش بوون. زۆر دڵخۆشم کە دووبارە گەڕامەوە بۆ لاتان. پێم بڵێن لە پۆلی چەندن ئەم ساڵ چوونەتە قۆناغێکی تری خوێندنتان با بزانم ئەم ساڵ چوونەتە پۆلی چەند؟ با لە ڕاستەوە دەست پێ بکەین؟ من لە پۆلی سێم. و ناویش ڕاستایە. ئەی تۆ؟ من ناوم بانە و من لە پۆلی پێنج. ئافەرن. ئەی تۆ؟ من ناوم لێنیە و لە پۆلی دوو. لە پۆلی دوویت زۆر چاکە. من ناوم شاد و لە پۆلی حەوتم. زۆر باشە. من ناوم سارە و لە پۆلی چوارم. ئافەرین. من ناوم ئیرینە لە پۆلی چوارم. هەر بژی زۆر دڵخۆشم لەگەڵتانە کەواتە چەند قۆناغێکی جیاوازمان هەیە با سەرەتا پرسیار لە کامتان کەم. با سەرەتا پرسیار لە ڕاستە بکەین. زۆر باشە ڕاستە پێم بڵێ ئەم ساڵ پێداچوونەوە ئەکەن لەوانەکانی ساڵی ڕابردووتانە؟ تۆ ئێستاوتی لە پۆلی سێم کەواتە پێداچوونەوەکەی لە وانەکانی ساڵی ڕابردووی پۆلی دووتە وایە؟ سوودی لێ بینیوە؟ بەڵێ. زۆر چاکە. ئەتوانی بۆمان باس بکەی پێداچوونەوەکان کە کاتێک ئەڕۆیتەوە قوتابخانە و مامۆستاکانە هاوکاری تۆکەن و هەستێکی کە دووبارە ئەو وانانەی کە ساڵی ڕابردوو خوێنیتە دووبارە بیر دەکەوێتەوە و سوودی لێ بینی وایە؟ کاتە تۆزە بۆم باس بکە. ئێمە لە پۆلی دوو دەستمانە. دەرسی چیتان خوێن؟ دەرسەکان چی و چی بیرم ماوە وانەکانە؟ کوردی، زانست، ئینگلیزی و مۆسیقاوە. ئافەرم. ئەی تۆ حەزی لە چ وانەیەکە زۆر؟ زۆر وەرزش. وەرزش؟ بۆچی حەزی لە وەرزشە؟ زۆر خۆشە. زۆر خۆشە؟ جوڵەی زۆر تایە؟ ڕاستە. ئەی باشە پێم بڵە بەیانیان تۆ وەرزشەکەی؟ خۆت لە ماڵەوە پێشەوەی بچی بۆ قوتابخانەیان ئەگەر ڕۆژێک دوانیوە ڕوانبی بەیانیان زوو هەستی؟ بەڵێ ئەیکەم. زۆر چاکە. ئەی تۆ ئێلین چۆنی؟ باشم. باشی؟ تۆ لە بەرنامەیەکمانە باسی ئەوەت کرد کە پاسکیلێکت هەیە لێ خوڕیت و ئاگاداریت کە ئەڕۆیتەوە دەستەکانت بە جوانیە شۆیت و ئەخیتەوە شوێنی خۆ. باشە بۆم باسکە ئەم ساڵ کە دووبارە گەڕایتەوە بۆ خوێندن کاتت هەیە بۆ ئەوی کە پاسکیلەکەت لێ بخوڕیتەوە؟ کاتت نییە؟ باشە کاتەکانت چۆن چی ئەەکەی ڕۆژانە چی ئەەکەیت؟ ڕۆژانە هاتم خۆم هەڵەواسم. خۆ هەڵواسینەکەی بۆی کە درێژ بیت؟ بەڵێ. زۆر باش. باشە پێم بڵێ چۆن خۆ هەڵەواسی؟ ئەچم دەستم ئەگرم بە دەستکەکە و ئەچم قاش. چۆن دەستی پێواگیری؟ خۆم بەسەکەمەوە. اینجا قاچمێم لە دیوارەکە و اینجا خۆم بەرێم. چەندێک واکەیت؟ دووجار. دووجار؟ ئەی ژمێریت بزانی تا چەندێک دەتوانی پێوی بمێنیت؟ ئێوە کردوتانە مناڵەکان؟ بەڵێ. ئەزانی چی ئەگەر کردتان ئێوەش دەبێ خێزانەکانتان یاخود مامۆستاکانتان ئەگەر لەوانەی وەرزشا دووبارەتان کردەوە ئاگادارتان بن. باشە؟ نابێت لە خۆتانەوە بیکەن. تۆش ماڵۆتان هاوکاری دەکا؟ وەرزشێکی زۆر باشیشە بۆ ئەوەی کە گەشەت زووتر بێت خێراتر بێت و باڵا درێژتر بێت. باشە پێم بڵە چی ترەکەیت؟
ئەچم بۆ گۆشتێنم یاری ئەەکەم یان تۆزە ئەیپاتەکەم هێنم سەری یوتیوبی مناڵانەکەم. کەواتە دوو پرسیارم هەیە بزانم لە پێشا بووکەکە و ناوی چییە؟ ناوی ناوکەی بیرسەوە؟ ئەی شێوەی چۆناییە؟ شاوی بریسکەیە و مکیاپی کردووە. باشە پێم بڵێ چەندێک یاریەکەی بەو بووکانت؟ وەڵی زۆربەی کات شەوانە ئەیکەم. باشە کاتێک هەیە کەواتە بۆ ئەوەی کە یاری بکەی ئەی چەندێک ئایپاد بەکارێنی یاخود تابلێتەکان چەندێ بەکارێنی؟ وەڵا باوکم هەڵی ئەگرێت کاتەکەوتی سەعاد و ئەوانە هەتا بەدەستانەوە ئەبێ خەتەکەتان لێ کوژێنمە و ئەیپاتەکەشتان لێ ئەسەنم. کەواتە خێزانەکەی تۆ هاوکاری دەکەن لەوەی کە کاتێکی دیاریکراویان بۆ داناوی لەو کاتەیە ئەتوانی تابلێتەکان بەکاربێنی دوای ئەوە ناتوانی وایە؟ بەڵام ئەو شتێکی باشیان خراپە؟ باش زۆر باشیشە بۆ ئەوەی کە کاتیشی هەبێ بۆ خۆ بۆ خوێندنەکەت بۆ چالاکیەکانی ڕۆژانت وتیشە سەری یوتیوبی مناڵان ناکەم کە بەکارێنم سەری چی یوتیوبێکەکەی؟ سەری یوتیوبی مناڵان کاتێکە باربی ئەوانەی تێە ئیلین ئێمەش یوتیوبی خۆمان هەیە ناوی کورسات کیتسە ئەتوانی بەرنامە و گەشت و زیتەڵەی هاوڕێم لەوێ ببینی کاتی پشوەکان باشە؟ زۆر چاکە با بڕۆم بۆ لای سان. سان تۆ ئەم ساڵە پۆلی چەنی؟ لە چوار. لە چواری باشە تۆش ئەم ساڵ پێداچوونەوەکەی بۆ ساڵی ڕابردوو پۆلیسێ؟ هی پۆلیسێ ئەکەینەوە. زۆر باشە سوودی لێ بینیوە؟ بەڵێ زۆر چاکە. ئەی تا چەندێک پێداچوونەوەکەن؟ تا 3 هەفتە. تا 3 هەفتە کەواتە ئەتوانی تو ئەو ماوەی ئەو 3 هەفتەیە سوودێکی زۆر ببینی لەوانەکانی ڕابردوود هەروەها بزانی چی و چیتیایە لە بەریکەی بۆ ئەوەی کە لە ئەم ساڵە دووبارە بەکاریان بێنیتەوە باشە؟ زۆر چاکە پێم بڵە خۆ سەعیەکەیت؟ بەڵێ خۆم سەعیەکەم لە ماڵەوە. چۆنای خۆ سەعیەکەیت؟ خوێنمەوە دوای ئەگەر نووسینەوەشمە بە ئەنووسمەوە. زۆر باشە با پرسیارێکی تر لێکەم کە توی تۆ لە قوتابخانەیەکەم شت چیەکەی؟ ئەچم خۆمە گۆڕم دوایی ئەچم نانێکە خۆم دوایی سەعیەکان نەکەم. هەر بژیت باشە دەستەکان پێشۆی؟ بەڵێ. ئەی تۆ کە ئەڕۆی بۆ قوتابخانە ماسک بەکارێنی؟ بەڵێ مامۆستاکان خوێن ئەمانەنی هەموو ڕۆژی. زۆر باشە کەواتە ڕۆژانە ماسک بەکارێنن کە ئەوش مناڵەکان زۆر گرنگە کە ڕۆژانە ماسک بەکاربێنن چونکە ڤایرۆسی کۆرۆنا لە ناومانە بڵاوە بۆیە بۆی کە ئێوە بە دوور بن لەم ڤایرۆسە پیسە پێویستە ئاگاداری خۆتان بن و لە کاتێکدا ئەگەر هەستان کرد خوا نەخواستە هەناسەتان توون بووە یان تاتان لێ هاتووە یان هەستان کرد ئەمڕۆ تەندروستیتان باش نییە ئەتوانن بە مامۆستا و بە ئەو کەسانی کە لەگەڵتانە پێیان بڵم بۆی کە هاوکارتان بن بۆی کە بە دوور بن لەو ڤایرۆسە بۆی کە هاوکاریتان بکەن و زوو بڕۆنەوە ماڵەوە پشوبەر باشە؟ زۆر چاکە ئاگاتان لە تەندروستی خۆتان بێ. با بێم بەلای ئیلین چۆنی؟ باشن. باشی؟ ئەم ساڵە قۆناغی چەنی تۆ؟ 4. 4؟ تۆش لە 4 وەکو سان؟ بەڵێ. کەواتە تۆش دووبارە لە پێداچوونەوەی وایە؟ وایە. تۆش سوودی لێ بینیوە؟ بەڵێ. چیەکەی ڕۆژانە باسی ئەوم بۆ بکە؟ سەعیەکەم. باشە چۆنای سایەکان دەکەیت؟ چەندێک ساعیەکەی 5 دقا 10 دقا چارەکی نیم ساعت چەندێک؟ وەڵی نازانی کاتەکە دیاری نەکردووە. نەخێر. کاتە ئەی باشە وانەیەک تەواوکەی دواتر ئەچیتە سەر وانەیەکی تر یان چۆنایی؟ کە ئەوە تاو ئەکەم ئەگەر نووسینەوەمە بە ئێنووسمە ئینجاشمە سەرانی کا. کاتە لە پێشان نووسینەوەکان دەکەی؟ بەڵێ. دواتر بزانی ئەگەر شتێکی لەبەرکردنە هەبێ ئەوانە ئەکەی؟ بەڵێ. زۆر چاکە. باش با بڕۆمە لای شاد چۆنی؟ باشم. تۆ ئەم ساڵە چی بۆ پۆلی حاوت قۆناغێکی ترکەواتە 6 ساڵی خوێندنت تێپەڕانەوە و دووبارە ئەبێ 6 تر تێپەڕێنی بۆ ئەوی کە بڕۆیتە زانکۆ و پەیمانگاکان. بۆم باسکە پۆلی حاوت چەندێکە سەختە یان ئاسانە یان چۆناییە؟ ئەگەر سەعیکەی زۆر ئازان ئەگەر هەموو ڕۆژێ من سەعیەکەم. ئافەرم منیش مەبەستم ئەوە بوو ئەگەر سعی بکەن و بەردەوام بن لە خوێندنەکەتان زۆر ئاسانە هەموو قۆناغەکانی خوێندن بەڵام ئەگەر سعی نەکەن ئەو کاتە تۆڵێ دواکەون بۆی بەردەوام بن باشە؟
باشە تۆ بۆم باسکە خشتێکە هەیە بۆ ڕۆژانەکە بخوێنیت؟ بەڵێ خشتە و داناوە؟ چۆن داناوە؟ ڕۆژەکە چیەکەیت؟ کە گەڕێمەوە لە قوتابخانە سعیەکان مەکەم دوێ سعی ئەڕۆم نانێکە خۆم دوای ئەوە ئەخەوم ئەنجاگردێکە وەکم ڕێگەم پێبن هەندێک ئایپاد بەکارێنم و تر دوێ ئەوە بەیانیەکەی ئەڕۆم بۆ مەکتەب. باشە شاد با پرسیارێکی لێکم تۆ ئەبێ ناو خۆی ئەنجا سعی بکەی یان ئەبێ سعیەکەتکی ئەنجا ناو خۆی کاملە؟ کاتێکە گەڕامەوە لە مەکتەب جانتاکەمدا ئەنیێم ئەڕۆن دەسوودەمون چاومە شۆم ئەنجا ناخۆم ئینجا سعیەکەم. زۆر باشە کەواتە نابێ بە پرسێتی سعی بکەن چونکە دواتر مێشکتان ئەڵێ برسیما پێویستم بە خواردنە وەری ناگرێ سعیەکەتان باشە ئەبێ خواردنێکی زۆر باش بخۆن دواتر دەسەکانتان جوان بشۆن و دەستکەم بە خوێندنەکەتان باشە؟ بابینە لای بانو تۆ ئەم ساڵ پۆلی پێنجی بۆم باسکە ئەم ساڵ سەرەتا کە ڕۆشتیتەوە بۆ قوتابخانە دڵخۆش بوویت؟ بەڵێ زۆر دڵخۆشم لەبەرەوەی من دەمێکە بۆ هاوڕێکانم نەبینی بوو زۆر دڵخۆش بووم کە دیسانەوە یەکمان بینی و بژیت زۆر باشە ئێوەش دڵخۆش بووم کە هاوڕێکانتان بینیەوە؟ ئەی هاوڕێی نوێتان ناسی؟ زۆر باشە بۆم باس بکە چیتان کرد دواتر؟ ئێمە دواتر پێشەوەی یعنی هین بکەین مامۆستاها دەرسی پێوتینەوە و ئێمە لەسەر تابلێت دەرسە خوێنین مامۆستاها دەرسی پێوتین ئەنجە دوای 2 دەرس نانمان خوارد ئیتر هەر ئاوا بەردەوام بووین هەتا ئاخیر چینەوە بۆ ماڵەوە. کاتە تو پشوەکانت ناچی بۆ خۆشت کڕی لەوێ لە قوتابخانەکەتان خۆتتوانی شت بهێنی لە ماڵ دروستیکەیت و بیبێ یاخۆ دەتوانیت لە کافتریا شت بکڕیت و بیخۆیت. کاتە بۆم باسکە خواردن چییە خۆی پێویستە چی بخورێ خواردنی تەندروست یان چ خواردنێک؟ پێویستەکە خواردنی تەندروست بخۆیت بۆی لەشمان بەهێز بێت. من زیاتر خواردنی بە سوو دەبم. چی و چیە بێت توانین بۆمان باس بکەی؟ بیبەرە بەم جاروبار شتی بەڵێ زۆر باشە ئێوە دەتوانن بۆ کسێک هەیە خواردنی تێ بکەن ئەوانە بەرن بۆ قوتابخانە لەگەڵ خۆتانە بیکەنە ناو جانتاکە لەوەی کە بڕۆن هەنێک بسکیت و جبس بخۆن ئەتوانن سوود ببینن لەو خواردنانەی ماڵەوەتان باشە؟ زۆر چاکە ئەی باشە بۆم باسکە بانوتی ئێمە لەسەر تابلێت ئەخوێنین ئەو چۆناییە؟ ئێمە خۆی کتێبمان نایەنێ لەبەرەوەی ئەم ساڵ خۆی وایە ئیتر ئێمە لەسەر تابلێت ئێوە پێداچوونەوە ناکەن؟ با باشە ئیتر لەسەر تابلێت کتێبەکانماندا ئەبەزێنین و هەمومان هەموو ڕۆژێک ئەیپاتەکانمانە بین بۆ مەکتەب و لەسەر ئەوە دەرسە خوێنین. ئەی جانتا نابن؟ جانتاشە بین. ئەی جانتاکەتان چی تایە؟ جانتاکەمان جاروبار کتێبی بچووکی تیا بۆی ئەگەر ئەرکێکی ماڵەوەمان بنێ لەسەری بنووسین و کەچینەوە ماڵەوە بیکەین و ئاوی تێکەین و زۆر چاکە. سیستەمی خوێندنی ئێوە تۆزە جیاوازترە لەمان چونکە ئەمان ئێوە کتێبەکانتانە بەن لەسەر کتێبەکانتانە خوێنن وایە؟ باشە بۆم باسکەن ئەم ساڵ پێداویستەکانتان کڕی چیتان کڕی من لەگەڵ کۆمەڵی مناڵی هاوڕێم پێکەوە ڕۆشتین گەشتێکمان کرد و چەند پێداویستێکی قوتابخانەمان کڕی جانتا و پێنووس و لاستیک و قەڵەمدانەوە ڕاستە و ئەها پێداویستێ گرنگانە ئێوە چی و چیتان کڕێتوان بۆم باسکەن یان پێشم بڵێن مامۆستاکانتان پێیان وتن کە پێویستە بۆ وانەی بیرکاری دەفتەرەکەتان لاپەڕێ شەستی بێ سەیی بێ چەنی بێ با لە سام پرسم. من ماڵسای بیرکاری پێوتم بە شەستی بێتر هەموویم کڕی ئینجا قەڵەم و کێکم کڕی لەوێکە شتی پێ بنووسن لەگەڵ لاستیک و ڕاستە و ماجیک. زۆر باشە جانتاکەی تۆ ئەم ساڵ چڕانە؟ ساوەس زۆر جوان ئەی تۆ ئێلی؟ ئەڵی مامۆستای عەرەبی مادای دەفتەرێکی سەی کرد تر ئەم ڕۆشتمان نووسیە و هەندێک شتوی تر قەڵەمان کڕی و دەفتەرمان کڕی و لاستیک و ئان. زۆر باشە تۆ چی وانەیەکت زۆر حەز لێیە؟ عەرەبی. بۆچی؟ خۆشە چونکە زمانێکی ترە وایە؟
ئێوەش پێتان خۆشە زمانی تر فێر بن؟ زۆر باشە بەردەوام بن چونکە لە تەمەنی ئێوە ئەتوانن چەند زمانێکی جیاواز فێر بن بۆیە ئەتوانن خۆتان فێرکەن یان بچنە خولەکانەوە باشە؟ نووزی کەڵی هاوڕێشم فێرکەن باشە شتێک هەیە کە سەرەتا ئەڕۆی بۆ قوتابخانە بۆ ئەوەی کە وزەیەک یاخود توانایەکی زۆر هەبێ ئەو ڕۆژە بۆ قوتابخانە پێویستە بە لێو بە خەندەی بڕۆی بۆ قوتابخانە واتە پێ بکەنی چەند کەس لێوە بە پێکەنین یان بە دڵخۆشی ئەڕوا بۆ قوتابخانە با دەزەڵ بڕێ زۆر باشە ئەی هاوڕێکانتان کە ئەبینن دڵتان خۆشە بێت دووبارە؟ کەواتە ئەوەش دڵخۆشێکی ترە هاوڕێکانتانە بینن مامۆستاکانتان دووبارە ئەبینەوە هەروەها لە پشووەکانە ئەتوانن یاری شتەکەن لە پشووەکان پێکەوە؟ باشە ئادەی لێنی تۆ بۆم باسکە چیەکەن لە پشووەکانە؟ لە پشووەکانە ئەچن بە خۆمان یاری ئەکەینیان کاتێک شتێک بۆ ئەچین بە مندیرەوەی چی پێڵێن بۆ چ شتێک؟ هاری و ئەوانە ئەکەن ئەگەریکی هاری کرد؟ بەڵام باش نییە هاری زۆر بکرێت دوایی ئازاری یەکتریەن وایە؟ باشە تۆ تا ئێستا هاری و کردووە؟ ئەی چوی بە مدیر بڵێ ئەوان هاریەکەن؟ چۆن پێوتوە دەی؟ تومە مامۆستا ئەوانە زۆر هارن ئەوم زۆر هارن کاکە وەرە پێیان بڵێ بە ئەقڵێک دەست خۆش بێ زۆر باشە ئەوە هاوکاری هاوڕێکان تەکا بۆەوەی کە ئازاری یەکتری نێن و ئاگاداری خۆیان بن باشە با بڕۆینە لای ڕاستە تۆ پێوتیم پێدارسەکانی ئەمساڵ چیت کڕیوە؟ دەی کاتە پێمان بڵێ بۆمان باس بکە مامۆستای بیرکاریمان دەفتەرێکی شەستیویست باشە کاتە بە پێی قۆناغەکانتان جیاوازە بێت تۆ مامۆستاکە شەستی ویستووە ئەو سەی ویستووە ئەو سی ویستووە کەواتە سەرەتا کە ئەڕۆن بۆ قوتابخانە یەکسەر دەفتەر مەکڕن وا پێویستەوە وا باشتریشە کە بڕۆم بزانن مامۆستاکانتان چ دەفتەرێکی لە ئێوە ئەوێت بە پێی پێداویستی ئەو وانەیەتان دەفتەرەکانتان بکڕن باشە؟ چیتر؟ من ڕۆشتم کتێبم کڕی ئەی جەنتاکە و؟ جەنتاکەم چرانە؟ نیلی ئەی دەبێت ئاوت هەیە؟ بەڵێ بۆچی ئەو دەبێ ئاوە پێویستە بەڕایتەوە؟ لە مەکتەب بەشی دوێنێمان بێ ئاوی پێ بخۆینەوە زۆر ڕاستە و لەگەڵ ئەوەشا کە ئێستا ڤایرۆسی کۆرۆنا هەیە بۆ ئەوەی کە دەبێت یەکتری بەکار نەهێننەوە دووبارە ئەتوانن ئەو دەبە تایبەتی خۆتان ئاوکەی پێ بخۆنەوە بۆ ئەوەی کە بە دوور بن لەم ڤایرۆسە باشە؟ زۆر چاکە ئەی تۆ بانو بەڵێ پێداویستەکان چی و چی و کڕی؟ من بە پێی پێویستی پێداویستیم کڕیوە و ئەگەر ئەوانەی کە نەشم کڕی بێ هیچ نەبێ مامۆستاکە داوا بکە ئەنجا بکەین چکە پێویست ناکە هەنێشتی زیای هەیە بیکڕیت و دوای بەکاری نێنیت و بفەوتێت بەسە بە زۆر ڕاستە کاتێ بۆمان باسکە ئەو شتە زیانە چین کە هەنێک جار ئەیکڕیت و دواتر پێویستت پێ نابێت هەنێک جار تۆ چی بۆمنە لە یەک شتا بۆمنە توێک دانە و پێویستە بێ ئەچی دو دووسێ دانا ئەگڕی کە پێویستە نابێ ئەگەر پێویستیشە بوو ئەتوانی بچیکە ینی پێت نەما بچی بیکڕیتەوە ڕاستە زۆر ڕاستە واتە لە جیهاتی ئەوەی لاستیک بێ کۆ بکڕن سێ دانە بکڕن دوو دانە بکڕن دواتر ئەگەر پێویستان بۆ یا خودبوون بوویان شتێکی لێ هاو ئەتوانن دووبارە بیکردنەوە کاتە سیا مەسرەفی نەکەن کەیتر باسی پێداویستەکانی ئەم ساڵی نەکردووە بۆم تۆش باشە با بچینە لای شاد بۆم باسکە پێداویستەکان من مامۆستای ئینگلیزی وتی دەفتەرێکی هەشتایی بێنن بۆ شت نووسینەوە و ئەگەر بۆنە پەرێگرافێکمیانێت بنووسنەوە زۆر باشە تۆ چوانەیەکت پێخۆشە؟ من ئینگلیزی باشە با پرسیارەوە لێکەم شار توتێ مامۆستای ئینگلیزی بە پێی وانەکەی خۆی دەفتەرەکەی پێوتم و کڕیوە وتیشە حەزم لەوانەی ئینگلیزیە؟ باشە کە ئەڕۆیتەوە لە قوتابخانە و دەسەکەی بە سعیکردن بە پێی حەزەکەت کە بۆ وانەکان هەتا سەرەتا ئەو وانەیە سعیتیاکە یاخود کامە وانەکە و لەسەر بێ ئەوە سعیتیاکەی واتە لە پێشا ئینگلیزیەکەی دواترە چتە سەروانەکانی تریان چۆنایی؟
ئەگەر دەستێک یعنی لە ئینگلیزیان لە شتێکی تر قورستر بێ پێش ئەوە ئەەکەم لەبری کە ئاسانەکەن بۆ دوایی بێت. کەواتە بە پێی حەزیوانەکان نایکی لە قورسەوەیکەیە تا ئاسانەکان وایە؟ بەڵێ. بۆچی؟ چونکە ئەوان کاتێکی زۆرتر تەوێ؟ بۆ نمونە قورسەکەم بۆ مامۆستای عەرەبی یان کۆمەڵایەتی ئەڵێن شت لەبەرکە ئیتر پێشە ئەوانە ئەەکەم لەبری کە بۆ بەیانی لەبیر. باشە با وەکو هاوکاریەک بۆ مناڵەکانی کە ئێستا سێمانەکەن پێم بڵێ چۆن شتەکان لەبەر ئەەکەیت. ئەگە بۆ نمونە پێناسەیەک بێت یەکەم جار لەبەری خۆمەوە ئەڵێم و دێ ئەوە کتێبەکەدا ئەخەم هەر هەمووی ئەڵێم. زۆر باشە کەواتە دووبارە ئەیخوێنیتەوە لەسەر یەک و دواتر خۆت ئێڵەی بەنووسین نایکەی؟ ئەگەر زۆر ئاسان بێنە ئەگەر قورس بێ بەڵێ بە نووسینە. زۆر باشە چونکە شاد ئەوەنەی من خوێندە بێتمەوە لەسەری و خۆشم چونکە تەمەنی ئێوەم تێپەڕانەوە بەنووسین سعیمە کرد چونکە کاتێک بەنووسین ئەیکەی لە مێشکتا ئەمێنێتەوە کە چاودا ئەخەی دووبارەیەتەوە مێشکت و دووبارە بیر دەکەوێتەوە بۆیە ئەگەر وانەیەک هەستان کرد کە پێویستە تۆزێ زیاتر هەوڵی بۆ بن ئەتوانن بەنووسین بیکەن بۆی کە بیرتان نەچێتەوە. زۆر چاکە با بڕێنە لای لێنیش تۆش بۆمان باسکە پێداویستەکانی قوتابخانەی ئەمساڵ چیت کڕی چیت کرد؟ دەفتەری تازەی کڕیم بۆ منی کڕی. خۆت چوویت لەگەڵیان؟ بەڵێ. جانتات کڕی؟ بەڵێ. دەبێ ئەوە جانتۆم نەکڕیوە هەلێ زەربانی خۆمان بوو تێکم بۆ هێنا. زۆر باشە کەواتەی ساڵی ڕابردووت بەکارێناوە کە ئەوە زۆر باشە زیان مەسرەفی نەکردووە چونکە هەنێک جاریش پێویستە کە جانتای تازە بکڕی لەوانەیە دڕابێیان شتێکی لێ هاتوو بێت بەڵام ئەگەر جانتاکەت توانیت سوودی لێ ببینیتەوە بۆ ساڵێکی تر ئەتوانی وەکو تۆ دووبارە بەکاری بێنیتەوە وایە؟ زۆر ڕاستە. باشە مناڵەکان ئێوە بیرتان کردوتەوە کە گەورە ببن بەچی؟ بەڵێ. باشە بانێتان پرسم بانی تۆ پێت خۆشە ببی بەچی؟ پێم خۆشە بم بە مامۆستای ئینگلیزی. زۆر باشە حەزیت لەوانە ئینگلیزیە؟ بەڵێ هەر زۆر. حەزیشم لەوانەکەینتە بەس بە تایبەتی ئینگلیزیم زۆر حەز لێیە. زۆر باشە ئەو زۆرم پێ خۆشە کە پێت بێنم بووی بە مامۆستا کاتەهین بۆ لای مامۆستابانە بۆی کە فێری وانەی ئینگلیزی مامکە بنووسیتەوە دڵنیام زۆر سەرکەوتوو شەویت. وانەی ئینگلیزیشێکێکە لەو وانانەی کە مناڵان پێویستە بیزانن چونکە زمانێکی نوێ وەکو باسمان کرد کە زمانەکان سوودێکی زۆری هەیە کە ئێمە بیزانین. دەست خۆش بێت. ئەی تۆسان؟ حەزەکەم ببم بە دکتۆر. دکتۆر بۆچی؟ ئیشە هینێکی زۆر خۆشە ئیشێکی زۆر خۆشە بەلای تۆوە؟ زۆر باشە. دکتۆری و مامۆستایی و چەند پیشەیەکی تریش ئەمانەوە ئاکەن کە خزمەتی وڵاتەکەمانکەین بۆیە پێم خۆشە ئێوە کە نەوەی دواڕۆژی ئێمە ئەو حەز و ئارزوەتان هەبێ کە لە دواڕۆژە ببن بە شتێکی باش و کاری لەسەر بکەن باشە؟ باش. زۆر چاکە. ئەی ئێوە بیرتان کردوتەوە ببن بەچی؟ کاتە ئیلین تۆ بیری لە چی کردوتەوە؟ مامۆستا. تۆش مامۆستا؟ مامۆستای چی وانێک؟ عەرەبی. عەرەبی وتی حەزم لەوانەی عەرەبیە. ئینشەڵڵا ئەژبی بە مامۆستایەکی زۆر سەرکەوتوو. ئەی تۆ شاد؟ من حەزەکەم کە گەورە بووم لە بەشی ئینگلیزیە ئیشی کۆمپیوتەر بکەم. زۆر باشە سەرکەوتوو بن یاخوا. مناڵەکان با کۆتاشت باسی پلانی خۆمان بکەین کە ڕۆژانە چی بکەین بۆ ئەوەی کە مناڵەکانیش کە ئێستا سێرمانەکەن سوود ببینن لەگەڵمانە و سەرەتا پێم خۆشە باسی ئەوتان بۆ بکەم کە ڕۆژانە ڕۆم بۆ قوتابخانە لێو بەخەندە بن دڵخۆش بن چونکە ئەمە واتان لێیەکە کە مێشکتان چالاک بێ و بە وزەیەکی زۆر باشە و بڕۆم بۆ قوتابخانە و بەردەوام بن. هەروەها شتێکی تر کە زۆر گرنگە زانم چییە؟ چی؟ خواردنی بەیانیان. چەند کەس خواردنی بەیانیانە خوارد؟ من. چونکە ئەوەش وزە هێنێت وایە؟ وایە. زۆر باشە منیش خواردنی بەیانیان خۆم. ئەتوانن تۆزێ بە خێرایی پێم بڵێن چییە خۆن؟ ڕاستە چییە خۆی؟ هێرکە. هێرکە ئەی تۆ؟ من کۆکۆ من هێلکە. ئەی تۆ؟ منی شەرۆکان هێلکە. زۆر باشە. منیش هێلکە. پەنیر. من هێلکە و پەنیر و زۆر باشە زۆر بەتان هێرکە ئاخوان هێرکە ژوزێکی زۆری دیایە.
زۆر باشە بەردەوام لە خواردنی بەیانیان چونکە خواردنی بەیانیان یەکێکە لە گرنگترین ژەمەکانی ڕۆژانەمان و پێویستیشە کە بخورێت و ئەوەی کەوزێکی زۆرمان هەبێت و چالاک بین کە گوێ بگرین لە مامۆستاکان و شتەکان بنووسینەوە کە پێمانەڵێ باشە؟ زۆر چاکە. دواتر ڕۆینە قوتابخانە ئەبێت تەرکیزکەین واتە ئاگامان لێبێت کە مامۆستاکەمان چیەڵێت، خەیاڵمان نەڕوات، بیر لە شتی تر نەکەینەوە. باشە؟ باش. ئەو 2-3 ساعتی کە لە خوێندن بەسەریە بەم پێویستە ئاگاتان لە مامۆستاکانتان بێت. دواتر ماسک بکەن چونکە ماسک زۆر گرنگە بۆی کە بە دوور بن لە نەخۆشی کۆرۆنا. هەروەها کە هاتنەوە دەستەکانتان بە جوانی بشۆن، پێڵاوەکانتان و جلەکانتان بخەنەوە شوێنی خۆی. دواتر نانێکی باش بخۆن لەگەڵ خێزانەکانتانە و ئەتوانن دوای چەند کاتژمێرێک بشووبەن، نەک یەکسەر بشووبەن بخەون چونکە خراپە بەسەر خواردنێکی زۆرەوە بشووبێت. باشە؟ دواتر کە هەستان ئەتوانن بەرنامەدا بنێن، خشتەدا بنێن بۆ ئەوەی کە سەعیەکانتان بە چ شێوازێک بکەن. نابێت لێک کاتە 3-4 وانە سەعیتیا بکەن، یاخود بڵێ من ئینگلیزیەکەم لەگەڵ بیرکاریە، بیرکاریش تۆزێ سێرەکەم بە بزانم ئەم کۆمەڵایەتیش ئەڵێکی نابێشتی وە. باشە؟ ئەبێ یەک وانەتان تەواو بێت، دواتر بچنە سەر وانەیەکی تر و لەگەڵ ئەوەشە کە سەعیتان کرد هەوڵ بن بچنە شوێنێک کە زۆر خەڵکی لێ نەبێ یان دەنەدەم نەبێ. باشە؟ هەروەها پچڕ سەعی مەکەن تۆزێ بخوێنەوە و دواتر بچنەوە سەری وانەکەتان تەواو بکەن، دواتر بڕۆن پشۆکانتان بن. باشە؟ هەر بژین بۆ دوای ئەوە چیەکەن؟ دوای ئەوە پشوێ کە پشۆکەتانە ئەتوانن وەکو لێنی کەوتی تابلێت ئەگەر هەفتەی جارێک بەو شێوەیە کە خێزانەکانتان بەرنامەتان بۆ دانێن، خشتتان بۆ دانێن، ئەتوانن بەو شێوەی ئەوان گوێڕایە ویان بن و بەگوێیان بکەن، یاریەکانتان بکەن و چالاک بن و دانە بڕێن لەوانی کە باستان کرد پاسکیل و خۆ هەڵواسین و یاری تۆپی پێ و هەنێ چالاکی ترتان و. باشە؟ زۆر چاکە. زۆر دڵخۆش بووم کە لەگەڵتانە بووم. سوودتان بینی؟ بەڵێ. منیش زۆر سوودم بینی لە قسەکانی ئێوە بە هیوام ئەوەی کە مناڵەکانی هاوڕێشمان کە ئێستا سێمانەکەن سوودیان بینی بێت و زۆر دڵخۆش بووم دووبارە و پێم خۆشە لێرەوە. سپاسێکی زۆر بکەم بۆ دادی و چۆکلێت کە ئەم دیزاینە جوانی بۆ کردین و ئەم ڕۆتانیمان کە بەرنامەیەکی زۆر تایبەتی تیا بکەین. جوان بوو بە دیزاینەکەمان مناڵەکان؟ بەڵێ. بەدڵتان بوو؟ بەڵێ. زۆر چاکە. هەروەها زۆر سپاس بۆ کۆدۆمۆش کە مناڵەکانی هاوڕێمی بەسەر کردەوە و توانی کە چەند دیارێکی تایبەت بە خۆیان پێشکەشی ئەم مناڵە جوانای هاوڕێمان بکەن. تا بەرنامەیەکی تر و تا گەشتێکی تر بە دیدارتان شاد دەبمەوە. خواتان لەگەڵ.